بۆی بڕەنەوتی سپی بگات دەستی هاوڵاتیان ئێمەش وەک پارێزگای هەڵەبجە لە مانگی نۆ نووسراوێکمان ئاڕاستی وەزارەتی نەوت کرد کە هەڵەبجە پارێزگایەکی سربەخۆیە و هەڵەبجە یەکێکە لە پارێزگاکانی عێراق چۆن وەکو ساڵی ڕابردوو بە نووسراوی خۆیان ڕەزامەندیان دەربڕیوە کە هەڵەبجە وەک محافەزەی تەعاملی لەگەڵاکەین و منتیجاتی نەوتی بۆ ئەنێرین ئەم ساڵیش ئێمە نووسراویمان ئاراستەکردن بۆ ئەوەی کە موافقەت بکەن بەشە نەوتی سپیمان بۆ بنێرن بە سوپاسەوە لە ڕێگەی بەڕێز ئارێز عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 3 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ بەڕێز وەزیری نەوت و ستافی ئیداری وەزارەتی نەوت کۆبوونەوەیان هەبوو لەوێ وەزیری نەوت بڕیاری یابوو کە کار لەسەر نووسراوەکەی ئێمە بکاوەکو هەڵەبجەش وەکو پارێزگایەکی سەربەخۆ تەعاملی لەگەڵا بکەوە بە شۆنۆتی سپی بگەێنە دەستی هاوڵاتیان.